ئەو پێنج حیزبەی کە حکوومەتیان دروست کرد هەموویان حیسیان لە نەوتی کوردستانە، کۆمپانیایان دروست کرد و هەرێکێ بە شێوەیە لە شێوەکان ئیسفادەیان لە نەوتی کوردستان کردو. ئەم وتانەی محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان نیگەرانی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی بە دوای خۆی دایەنە و هەرێکیان لە ڕاگەیەندراوێکدا بەجیا وەڵامیاندایەوە و ڕایان گەیاند هیچ بەشداریەکیان لە پرسی نەوت و گەندەڵیدا نیە. لە وەڵامی ئەو سەلایەنەدا حیزبی سۆسیالیست لە سێ ئۆرگانی خۆیەوە بە سێ ڕاگەیەندراو کە بە ناوی وتەبێژ و ئەنجومەنی ڕێخستن و مەکتەبی سیاسیەوە وەڵامی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵی داوەتەوە. پێشتر گۆڕان لە ڕوونکردنەوەیەکدا داوای لە محەممەدی حاجی مەحموود کردبوو لە ماوەی 2 ڕۆژدا هەر بەڵگەیەکی لەسەر گۆڕان هەیە وەک ئەوەی وتویەتی بیان خاتەڕوو، یان بە فەرمی داوای لێبردن بکات یان بە پێچەوانەوە ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرنەبەر. لە وەڵامی گۆڕاندا و لە ڕاگەیەندراوێکدا بە ناوی وتەبێژی حیزبی سۆسیالیست ئاماژە بەوە کراوە ڕوونکردنەوەکەی گۆڕان خۆڵکردنە چاوی خەڵکە، چونکە ئەگەر بەشدار نین لە قەیران و بەهدەردانی سامان و دزینی نەوتی کوردستاندا کاتێک بەکردداری لە حکوومەت دەرکراون فەرمون ئەستۆپاکی خۆتان بسەلمێن و بە فەرمی لە حکوومەت بکشێنەوە و دان بە شکستی خۆتاندا بنێن. دەشڵێت دەبێت گۆڕان داوای لێبردن لە سۆسیالیست بکات، نەک ئێمە داوای لێبردن لە ئەوان بکەین. یەکگرتووی ئیسلامی پێشتر لەسەر قسەکانی محەممەدی حاجی مەحموود داوای کردبوو هەر کەس و لایەنێک ئەگەر بەڵگەی لایە بابی خاتەڕوو، ئەگەرنا بە مافی یاسایی خۆیانی دەزانن لە ڕێگەی دادگاوە ڕوبەڕووی ئەم جۆرە تەشیر و لێدوانانە ببنەوە. لە وەڵامی یەکگرتووی ئیسلامیشدا ئەنجومەنی ڕێخستنی حیزبی سۆسیالیست دەڵێت هەمووان دەزانن یەکگرتوو لە سەرەتای دروستبوونیانەوە بەشدارن لە حکوومەت و لە کاتە زۆرەستیارەکاندا شەڕی پۆست و پلەیان کردووە و هەنگاوێکی دیاریان نییە تا چاویان پێیانە هەڵنێت. هەرچی کۆمەڵی ئیسلامیشە پێشتر لە وەڵامی سکرتێری حیزبی سۆسیالیستدا ڕایگەاند بوو ئەو قسانی دەکرێن تەنیا بۆ پرۆپاگەندەی کەسی و حیزبیە و هیچ ڕاستیەکی تێدا نیە. ئەوانە لە هەمبانەی خۆیاندا گوێز دەژمێرن. مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیستیش لە وەڵامی کۆمەڵی ئیسلامیدا دەڵێت ئەگەر ئەوان گوێز لە هەمبانەی خۆیاندا بژمێرن ئەوە حیزبەیە گوێز لە هەمبانەی ئەوانی تردا دەژمێرێت. بۆیە ڕۆژێک دێت دادگای گەل دروست دەبێ و مەلەفی جاشێتی و خۆفرۆشی گەورە دەردەکەوێت. ئەو دوو حیزبە ئەگەر بگەنە نەتیجە تۆمەتبارکردنی پێنج حیزبەکە بەوەی کە خاوەنی کۆمپانیا و پاڵاوگەی نەوتن لەلایەن محەممەدی حاجی مەحموود دوایەوە دێت کە پێشتر و لە ڕۆژی 4 مانگی ڕابردووش لە میانی کۆبنەوەیەکدا لەگەڵ ئەندامانی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق کە چەند پەرلەمانتارێکی کوردیش بەشداری کۆبنەوەکان کردبوو ڕایانگەیاند عەبادی لە کۆبنەوەکەدا وتوویەتی هەموو لایەنەکان هەرێم بێ جیاوازی پشتیان لە نەوتی هەرێمدایە بۆیە هەڵوێستیان نییە. هەرەو کاتیش بزوتنەوەی گۆڕان وەڵامی لێدوانەکەی عەبادیدایەوە و ڕایگەیاند ئەوان بەشدار نین لە تاڵانفرۆشی و ونکردنی دایەتی نەوتی هەرێمدا.